بدایەتی هێشتاکان بەڕێز وەزیری پەروەردە لێرە خوێندوێتی قوتابی بووە. هاوشێوەی ساڵانی زوو لە قوتابخانەیەکی حکومی لە شاری سلێمانی بەیانیان شیر یاخود پسکیت و شێک دەدرێ بە قوتابیەکان بۆی توانای هزریان بەهێز بێت. ئەمە قوتابخانەی بڵندی بنەڕەتیە لە شاری سلێمانی لە کای تاقیکردنەوەکاندا شیر و شێک و پسکی دەدرێ بە قوتابیەکان بۆی کە تواناکانیان بەرز ببێتەوە تاکو بتوانن بە شێوەیەکی باشتر وەڵامی داگیرکردنەوەکان بن. لێرە مامۆستا بەناز محەممەدی لێ مامۆستاگە فەرمووی تێرە ئەمە یادەوەریەکی جیلی هەڵتوونیشەوە بزانم کە شیر و ئەو بابەتاندا بە شەکرێن بیرۆکەی لە چۆ هاو بێگومان سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. وڵی بیرۆکەکە و بیرۆکەی ستافی قوتابخانەکەیە. ستافی قوتابخانەکە ئەم بیرۆکەی لایە بۆی قوتابیان نەترسن لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکان و ڕێستێکی ژوەرگرن و بە هەمان شێوان نەشزانن کە تاقیکردنەوە شتێکی زۆر قورسە و زۆر گرانە بە شتێکی ئاسان بێتە بەرچاویان و تاقیکردنەوەیان لە ئاسانتر و خۆشتر بێت. چەند مامۆسایەک هەڵ دەستێ بەم کارە دابینی ئەکات لە هەموو کاتی تاقیکردنەوەکاندا قوتابیانیش زۆر دڵخۆشن بەو کارە. ڕاستە هەموو قوتابیان لەخوا بە زیابێ ئەو خواردنە هەیە لە ماڵەوە کە بیخۆن و کە بۆیان دابین بکرێ، بەڵام لە قوتابخانە تامێکی جیاوازی هەیە بە یادی ساڵانی جاران ئەو مناڵەکان زۆر دڵخۆشن بەو کارە. چێ ئەمە دابینەکە ئەمە قوتابخانێکی حکومیە توانەکانی سنووردارە لە ڕووی مادی و چێم بابەتە دابینەکە ڕۆژانە؟ بەڵێ وەڵی چەند مامۆسایەک کە تۆ زێباری داراییان فەرقی هەیە لەگەڵ مجموعەیەکی ترا هەڵدەسن بە دابینکردنی ئەمە و دەستخۆشیان لێ ئەەکەم. بەڕاستی دەستخۆشی لە ستافی قوتابخانەکە ئەەکەم لە بەڕێوبەر و لە یاریدەدەر و کە زۆر یاریدەدەری ئەم کارانن بۆ قوتابخانەکە. تەنانەت نانی بەیانیانیشمان هەیە بە عزەکاتێک کە نانی بەیانیانیش پێشکەش بە قوتابیان ئەکەین، بەڵام ئەو نانی بەیانە دایکان و باوکانی خۆیان هەڵدەسن بە ئامادەکردنی و بەدانانی بۆ قوتابیەکان و ئێمەش شیر ئەکوڵێنین بۆیان، هێلکە ئەکوڵێنین بۆیان، جەوەکەیان بۆ خۆشتر ئەکەین کە لەوانەیە یەکەمە دەستکەن بەنان خواردنی بەیانی لە بەروینانی بەیانی تایبەتمەندیەکی زۆری هەیە. وەزان چەند بەپرسێکیش لێرە خوێندویانە؟ بەڵێ لە ساڵی ئەگەر پێم وابێ لە بدایەتی هێشتاکان بەڕێز وەزیری پەروەردە لێرە خوێندوێتی قوتابی بووە لەم قوتابخانەیە و زۆربەی مامۆسایان و فەرمانبەران و بەڕێوبەرەکانیشمان قوتابی هەر ئەم قوتابخانەیە بوون. هیوادارم وەزیری پەروەردە سەدای قوتابخانەی خۆی بکاتەوە و سەدایشە مناڵان ئێمەش هیوادارین ئینشاءڵڵا کە سەردانمان بکات و چای بە قوتابخانەکەی خۆی بکەوێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بێ خۆشە بچمە لای یەک دوو لەو قوتابیانە. چۆنی تۆ؟ حواڵێ تاقیکردنەوەی چیتان هەیە ئەمڕۆ؟ بیرکاری. زیرەکی لە بیرکاریە؟ بەڵێ. زۆر؟ بەڵێ. زەربەکانە لەبەر هەمووی؟ بەڵێ. هەمووی؟ وەڵاهی سێکەڕە پێنج چەندێکە؟ سێکەڕە پێنج. شیرەکە و نەخواردووە؟ ناوەڵە جار تکە تاقیکردنەوەکەم. تاقیکردنەوەکەی؟ باشە دەست خۆش بێ. لێرە چۆنی تۆ؟ باش. زیرەشی؟ چەند نەهێنی ئەمڕۆ؟ نازانم. لە بیرکاریە زیرەشیە لە شوانەیە کە زۆر زیرەشی؟ لە بیکاریە چوانەیەک زۆر باشی؟ کۆمەڵایەتی حەزەیە؟ یافەرم. چۆنی تۆ؟ باشم. حواڵێ باشم. حەزە لە چوانەیەکە؟ کوردی؟ بەڵێ. زیرەشتەیە؟ بەڵێ. چەند نەهێنی؟ هێشتا نازانم. هێستا نازانی؟ ئەم سەڵەتەمە یەکەمیت؟ یەکەم ببی؟ بەڵێ ئینشاڵڵا. دەست خۆش بێ. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە قوتابخانەی بڵندی بنەڕەتی حکومیە کە مامۆستاکان بۆ ئەوەی کە قوتابیەکانیان سترێسیان بۆ دروست نەبێت لە پۆلدا لە کاری تاقیکردنەوەکانە بۆیە لە ناوەڕاستیکردنەوەکانە شیر و شێک و پسکیتیان لێنێ تاوەکو هاوکارێک بێت و قوتابخانە لای قوتابیەکان خۆشەویست بکات.